بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد بنراني بريزو خوشويست بيستراني آزيزي كنالي آموشگاري لأواري كتر لأواركاني آموشگاري تالا خزمتان داين تورو بابتيم ئێوارەیەمان بریتیە لە ئازاردانی خەڵکی. ئازاردانی خەڵکی چییە و بەچی ئەوترێت ئازاردان و هەروەها جۆرەکانی و هەروەها ئاستەکانی ئازاردانی خەڵکی و هۆکارەکانی زیانەکانی ئەمانە و چەند پرسیارێکی تر ئاڕاستەی میوانە خۆشەویستەکەم بکەم کە میوانداریمان کردووە بۆ ئێوارەی ئەمڕۆ کە بەڕێز و خۆشەویست مامۆستا بێستون عەبدوڵڵایە. مامۆستا بەڕێز زۆر بەخێر دەکەین بەخێر بێ سەر چاومان. خۆی گەورە پاداشتاندات و بارەکەڵڵا فیک. خوا عەزیز بنووسی مامۆستای خۆشەویست پرسیار یەکەم ئەمەوێت لەوە دەست پێ بکەم لەم بابەتە ئایا ئازاردانی خەڵکی چییە و هەروەها ئازاردانی خەڵکی چۆنە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد الأمين صلوات ربي وسلامه عليه وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. بقمان ئازاردانی خەڵکی بابەتە عەرەبێکی کە پێوترێت کەف الئەذا کە ئینسانی مسلمان نابێ عەزێتی خەڵکی بدات، یەکێکە لە ڕەوشتە هەرە بەرزەکانی ئیسلام، چونکە زانایانە فەرموون ئەرکانی ڕەوشت جوانی و ڕەوشت بەرزی سێیە، یەکێک لەوانە کەف الئەذا. ئینسان دەبێ هەوڵدا زەرەری نەبێت بۆ هیچ مەخلوقێک، تەنانەت بۆ مێرولەیەک، بۆ حەیوانێک، بۆ ئینسانێک، بۆ ئاژەڵێک، بۆ مسلمانێک، بۆ کافرێک نابێ زەرەر و زیانی بۆی هەبێت و عەزێتی بدات. بۆیە زانایانە فەرموون هەر لەو حەدیثەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمووی المسلم من سلم المسلمون من لسانه ويده، کەواتە ئازار و عەزێتدانی خەڵکی یان حسیە یان معنەویە یان قەولیە یان فعلیە. جاری وایە و کەسەی کەوە عەزێتی بەرامبەرەکەی هێدات سێرەکەی بەلێدانە، زوڵمی لێکات، تعدای لێکات، دەسێشکێنێ، قاچێشکێنێ، بگرە ئەیکوژێت. ئەمە جۆرێکە لە جۆری عەزێتەکان و کە حسیە. یان معنەویەن کەسایەتێکە ئەشکێنێتەوە، عەزێتێدا غەیبەتێکە، بوختانی بۆڵە بەستێ، تەبدیعێکە، تەکفیرێکە، تەفسیقێکات، کۆمەڵێک درۆ بوختانی بۆ هەڵە بەستێت، ئەمەشیان هەر عەزێتدانە، چی بە قەولی بێت چی بە فعلی بێت. مامۆستای بەڕێز ئایا ئازاردانەکان ئەم شێوازانی کە باست کرد ئەمەی پێشەوە پرسیارەوە بکەم کە ئازاردانەکان ئاستەکانیان چۆنە، ئەمانەوێ بزانین شێوازەکانی ئازاردان چی و چین؟ شێوازیان زۆرە، لە سەروی هەموویەوە کە خوای تەعالا لە سوورەتی ئەحزاب بۆمان باسەکات ئەفەرمێ إن الذين يؤذون الله ورسوله لعنهم الله في الدنيا والآخرة. خەڵکێکەیە بەدەر لەوەی کەوا خەڵکی عەزێتە دات، زەرەر و زیانی هەیە بگرە بۆ مەخلوقات، بۆ عەبدەکانی خوای گەورە، سێرەکەی لەو لاشەوە عەزێتی خوا پێغەمبەری خۆشەدا صلی الله عليه وسلم بەهۆش نەوەستاوە. يعني خوای تەعالا فەرمێ لە حەدیثی قودسیە فەرمێ يؤذيني ابن آدم يؤذيني ابن آدم، بني آدم من عەزێتە دات، تەنسیبی ئەواکە بۆ من، نسبەتی وەلەد ئەداتە پاڵ من کە من مناڵم نییە، کە من خێزانم نییە، هەوڵی خوای گەورە منداڵی بووە. ئەمەشیان جۆرێکە لە جۆرەکانی عەزێتدان، یان عەزێتدانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بچی شوێن غەیری ڕێبازی پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم، یان غەیری خوا بپەرستیت، ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی عەزێتدان. ئەوەش بە خوارەوە عەزێتدانی عەبدە ساڵحەکان، إن الذين يؤذون الله ورسوله، دعاء خوای تعالی فرمي والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. عبد صالح كان لسروي هميان زانا كان تو بشي خلشك زانان عزت دات سكاتي بزانانك بمامۆستایانەکە با بگرە بە مامۆستایانی ئاینی ئەدات، بە مەلاکان، بە داعی و بانخوازەکان سوکایەتیان پێکایان عەزێتیان ئەدات، چی حسی بێت چی معنەوی بێت. یان خەڵکانێکەی عەزێتی دایک و باوکیان ئەدەن، خوای تەعالا فەرمێ ولا تقل لهما أف فلا تقل لهما أف، نابێ بەرامبەریشیان بڵێ ئۆف، بەڵام ئەوە چی عەزێتی ئەدات، یان بە قسە عەزێتی ئەدات،
بیان بەلێدانی یان بە لێدان و سوکاتی کردن پێی بەڵێ ئەمەشیان خوای تەعالا قبولی ناکالی بەڵکو ئەو کەسە سەرشۆڕ و زەلیل دەکات یان سێرەکەی خەڵکێکەیە ژن و پیاوە عەزێتی ژنەکەی دەدات مەسوڕفی ناکات نەفەقەی ناکێشێت ڕقە لەگەڵیا زبرە لەگەڵیا یان بە پێچەوانەوە ئافرەتەکە عەزێتی پیاوەکە دەدات وەکو پێویست خزمەتی ناکات خزمەتی ماڵی ناکات خزمەتی مناڵی ناکات وەکو پێویست پیاوەکەی خزمەت ناکات لە نەتیجە پیاوەکەشی عەزێت دەدات یان جۆرەتر لە جۆرەکانی عەزێتدان ئەوەیە سێرەکەی خەڵکانێک لە ڕێگاوبان و لە سێبەری خەڵکی دانشن دەسەگەن بە ئەوە کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام اتقوا اللعانین خۆتان پارێزن لەو دوو جۆرە کە هۆکارن بۆی بەر لعنەتی خوای گەورە بکەن خەڵکێکەیە بینێت لە شوێنە گشتیەکان یان لە بەرسێبەری خەڵکایە یان لە ڕێگاوبانەکان دانشێت دەست بە ئاوا گەێنێت خەڵکێکش دێت لعنەتیان بۆ نێرێت یاخود زبڵ فڕێدان زبڵ فڕێدان خەڵکی عەزێتەدەن ئەمە جۆرێکە لە جۆرەکانی عەزێتدان یاخود جاری وایە کەسێک لەگە کەسێتر قساکە ئەوەی سێم چپە ئەکاتە بن گوێیە بۆی تەناجی لەگەڵاکە کە خوای تەعالا فەرمی ئینەمە النەجوە من الشەیطان ليحزن الذين آمنوا کەواتاو ئینسانە باوەڕدارە تەڕەفی سێم لەوەیە ئێوە هەردووکتان سەر ناو سەریەکە وچنە بن گوێیەکە ئەوەندێ قسە ئەچپێنن بە گوێیەکایە ئەوەی تەڕەفی سێم یحزن ناڕەحەتە بێ پێی کەواتە مە جۆرێکە لە جۆرەکانی ئەفرماوەسای بەڕێز زێرا ڕات بوەستێنم ئایا بۆ نمونە ئێمە سێ کەسین لێرە دانیشتوین دوو کەسمان بە زمانی عەرەبی قساکە کەسی سێهەممان کوردە یاخود بە زمانێکی تر بە فارسی بەر زمانێکە ئەو لێمان تێناگە ئەمەش هەر لە شەریعەتە ناشەرعیە بێگومان نابێت ئەبێت تەڕەفی سێم بزانێت لەو لۆغەیە تێ بگات ئیلا مەگەر کە ضرور بۆ ئەو شتێکی ترە ئەوشتیان بارەکەڵڵا بڵام سەبەڕست فەرمووت کە ئەمەش ئازاردانە بەڵێ ئەمەش ئازاردانە یان جاری وایە ئازاردانەکە دێتە ناو مزگەوتەوە بەڵێ یان دێتە ناو بازاڕەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام من مر في مسجدنا وفي سوقنا ومعه نصل تير فليمسك بنصله كي لا يؤذي المسلمين فەرمێ کەسێک لێو هاتە ناو بازار یان هاتە ناو مزگەوت بە نەسڵەکەی واتە تیرەکەی سەرەکەی تیژە بۆی مسلمانان عەزێت نەدا دەستی بەسەرا بگرێت بۆی بیشارێتەوە مسلمانی عەزێت نەدات کەواتە چوویتە ناو بازار چوویتە ناو مزگەوت ناکرێت تۆ بە چەک و ئەسلیحە بشتە ناو بازارەوە بشتە ناو مزگەوتەوە ئیلاوە حاڵەتێکی ئیستثنایی کە بۆ نمونە ئاسایشە شۆرتەیە واجباتی خۆیان ئەو شتێترە بەڵام تۆ بچی خەڵک عەزێت دێت و خەڵک بتۆقێنیت ئەو جائز نییە ئەی چی بڵین لەگەڵ ئەو کەسانی کەوا خەڵکانە تەقێنن ناو بازارەکان عەزێتیان نەدەن ڕاستی ئەو پەڕی عەزێتدانە بە کوشتنیان بە هەتیوکردنیان بە بێباوکردنی مناڵەکان سێرەکەی منداڵی ساوە پیا و ئافرەت لە نەتیجەی چییە لە نەتیجەی تەقینەوەی لە نەتیجەی شتی خراپەیە یان سێرەکەی جاروایە دێتە ناو مزگەوتەکانەوە کابرا لە ڕۆژی جومعەیە بازەدا بەسەر خەڵکیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر مینبەرەکەی بوو یەکێک لە سەحاباتە ژوورەوە بەسەر خەڵکیە بازێدا تاخیر ببوو پێغەمبەری خوا سەڵات وەسەلام فەرمی ئیجلیس شوێن خۆت دامش فقط ئاذەیت خەڵکی عەزێت مەدە تو خۆت تاخیر بوویتە کەواتە نابێ خەڵکی عەزێت دێ یان خەڵکیەکەی دێ بۆ مزگەوت سیر و پیازی خواردە تووری خواردە لەسەرێکە قەرخێنە لە یەداوە خەڵکی ئیزعاجە مەلایکەتەکانی خۆش بەڵێ بێگومان فریشتەکانی خوای گەورەش عەزێتە خۆن پێی وەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێ کردو کەواتە ئەمەش بەشێکە لە عەزێتدان یاخود سێرەکەی عەزێتەکە لە ئاستی تاک و ئەفرادا بەرزە بێتەوە بۆ کۆمەڵگا یان لە ئاستی دەوڵەتەکان ئێستا لە وڵاتی خۆمانە یان بگرە دەرەوەی وڵاتی خۆمان ئێستا تورکیا سێرەکەی هجومی کردە سەر سووریا لەوێ گەلی ئێمە کە کورد موسڵمانە الحەمدوللا سەرەکەی عەزێتی موسڵمانان ئەدەن لەوێ ئەیان چەوسێنەوە ئەیان کوژن و قەتڵ و عامیان ئەکەن و تۆپیان پێوانن و باروتیان بۆ تێگرن و ئەو خەڵکا کوژن ئەمە جۆرێکە لە جۆرەکانی عەزێتدان خوای گەورە پێی خۆش نییە مەستەمە و زوڵمە خوا پاداشی خێر باتەوە مامۆستا بەڕێز کەواتە ئازاردان مانایەکی زۆر فراوانی هەیە هەر لە غەیبەتکردنێک و باسکردن و عەزێتدان و هەروەها قسەکردن بچپەکردن دوو کەس بەیەکەوە بەبێ ئەوەی کە سێم تێبگای خود بە زمانێکی تر قسە بکەن
یاخود وەکوی کە ئاماژەت پێکردێتە مزگەوت یاخود لە باتی سڵحی بینی خەڵکا قسە ئەهێنێ و ئەبا بۆ ئاژاوە جێڕی یاخود کەسێک ماڵ لە کوڕەکەی تێگەدا بەوەی کە بینی بووکەکەی و کوڕەکەی تێگەدا خەسوویەک بینی بووکەی و کوڕەکەی تێگەدا دایک و باوکی خێزانەکەی دێتە بینیان ئافرەتەکە هەڵ ئەجێڕن لە پیاوەکەی هەموو ئەمانە کەوتە بابی ئازاردان و ناڕەحەتیەوە ئەمەیت پرسیاریەوە کە مامۆسای بەڕێز ئایا ئەم ئازاردانانە هەموو یەک ئاستیان هەیە لە شەریعەتی خوا واتە کەسێک بە قسەیەک کەسێک ئازار بە هەروکو ئەو وایە کە بۆ نمونە بە لێدانیشی بە کوشتنیشی ئازارێدا بێگومان لە یەک ئاستانیە دەرەجاتە خەڵکێکەیە سێرەکەی وەکو چۆنەوترێت بە یەک وشەیەک بە یەک قسەیەک پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئین الرەجوڵ لەیەتەکەلەم بکەلیمە یەک کەلیمەیە قساکە بەڵام خوای گەورە لە خۆی تووڕاکە 70 ساڵێک کاتە ناو ئاگری دۆزەخ جاری وایە بەرامبەرەکەی بریندارەکە بە یەک وشەیەک سێرەکەی ئەو کەسە پێشکێتەوە یان بگرە ممکنە بەهۆی ئەو قسەیە ئەو کەسە لە ناو بچێت بۆی ئەمە زۆر خەتەرە یان سێرەکەی عەزیەتدانی دایک و باوک وەکەوە نییە تۆ بچی هاوسەیەکت عەزیەت دەیت کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يؤذي جاره نابێت دراوسێکەشت عەزیەت دەیت با گاورش بێ با جوولەکەش بێ ئەبێت تۆ ڕێزی لێ بگریت بەڵکو چاکت بۆی هەبێت کە زەرەرت بۆی نییە ئەبێ باشەشت بۆی هەبێت چونکە دراوسێتە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لا زال جبريل يوصيني بالجار حتى ظننت أنه سيورثه يعني ببردوام بيموت ئاگاداری جیران بە جیران ئاوایە مەکانەتی وایە فەزلی وایە هەتاکو وتم ئەگەر بەهاتە کەسێک بمردایە ئەبێ بەشێک لە وەرەسەکەشی بدرایە بە دراوسێکی کەواتە دراوسی ئاوایە نەک تۆ بچی عەزیەتی دەیسێرەکەی بەداخەوە ئەمڕۆ لەسەر سیانایەک و لەسەر چڵکاوێک و لەسەر زبڵێک سێرەکەی دوو جیرانەکە و شەڕی دوو مناڵ لە کۆڵانە عەزیەتی یەکتری دەن کە ئەوەش ناگەێنێ کە بگاتەوە ئاستیکەوە عەزیەتی یەکتری بدەن یان سێرەکەی کابرا دایک و باوشی عەزیەتدا یان بگرە خوا و پێغەمبەری خوا عەزیەتدا کەواتە لە یەک پلە نییە بەڵێ بێگومان جیاوازن مامۆستا خۆشەویست خوا پاداش باتەوە ئایا ئەو هۆکارانە چین کە وا لە مرۆڤی مسلمان ئەکا وا لە کەسێک ئەکات کە ببێتە هۆکاری ئازاردان بۆ کەسی بەرامبەری هۆکارەکانی زانایان فەرموون هەموو هۆکارەکان ئەگەر بێت و کورتیکەینەوە پوختیکەینەوە لە فەرمودەیەکی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم کە دەفەرمێ لا تباغضوا ولا تدابروا ولا تحاسدوا ولا تناجشوا وكونوا عباد الله إخوانا المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله ولا يحقره بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم كل المسلم على المسلم حرام دم وماله وعرضه يعني إنسان سێرەکەی بەشێک لە زەرەرەکانی بەرەو بغز و کینە و دڕەقی ئەبات یان سێرەکەی غەیبەتی ئەکات بوهتانی بۆ هەڵەبەستێت ئەمەش هۆکارێکە بۆی مسڵمانان عەزیەتە داپی یان سێرەکەی لە تیجارەت و کوڕین و فرۆشتنێکە بە جۆرێک تەعاملی لەگەڵاکە فرتوفێڵ و خیانەتی لەگەڵایت غەشی تایە ئەمانەتەکەی نەپاراستووە تایە سێرەکەی بەرامبەرەکەی عەزیەتە دات یان سێرەکەی لە نەتیجەی تەدابڕ پشتکردن لە یەک مسلمان پێغەمبەری خوا فەرمی نابێت مسلمان پشتکا لێک یان سێرەکەی سەلامی لێ ناکات بەرامبەرەکەی عەزیەتە دات یان پێگات تەوقەی لەگەڵ ناکات کە پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی ئەگەر دوو مسلمان بگن بە یەکا بێ تەوقە بکەن بە یەکا گوناهەکانی ئەوەرێت کەواتە کە ئەمانەت ئەنجام نەدا ئازار ئەمانە بوونەتە هۆکاری ئەمانە هۆکاری دروستبوونی چییە زەرەر و زیان یان سێرەکەی مسلمانە سنیە لە ناو دایری سنت دەرنەچوە سێرەکەی تەبدیعەکات ئازاریەکات یان لەولاوە کابرایەکی تەکفیری و خەوارج دێت تەکفیریەکات لەولاوە تەبدیعەکەش دێت تەبدیعەکات ئەمەش بێگومان مسلمانان ئازارەدا و بە ناحەقە بەڵێ خوا پاداش خێر باتەوە مامۆسای بەڕێز ئەتوانین بڵین هۆکارەکانی زیانەکانی ئازاردانی خەڵکی ئەو کەسە چ زیانێکی پێ ئەگات بین و خۆی و خوا بۆ قیامەتی و هەروەها لە کۆمەڵگاشتا لە دنیادا زیانەکانی ئازادانی خەڵکی چییە؟ بارك الله فيك خوي تعالى فرمي والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا
ئەو کەسانی کەوا عەزیەتی باوەڕداران دەدەن لە پیاوان و لە ئافرەتان بغێری مەکتەسەبوو بەبێ هیچ تاوانێکیان هەبێت هیچ هۆکارێک نییە کە تۆ بچی بەرامبەرەکەت عەزیەت دەی ئەو فەقەت احتەمەلوا بوهتانا وإثما مبینا بۆیە ئەو کەسە تاوانبارە بێت بۆ چونکە بوهتانی بۆ بەرامبەرەکەی کردو و تاوانەکەشی ڕوون و ئاشکرایە کەواتە ئەو کەسە هەم لە دنیاە بەرامبەرەکەی ڕق و کینە و بغز و تەدابڕ و حەسەد بگرە غەیبەت و بوهتان ئەمانە پێ بڵاوە بێتەوە و هەم لە قیامەت شەخوای تەعالە وعەدە لەهم عەذابا ئەلیما ئەگەر تەوبەی لەسەر نەکات ئەگەر ئازای لێ نەکات کەواتە خەتەرە ئینسانی موسڵمان دەبێ زەرەری بۆ حەیوانش نەبێت پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام نەسیحەت و ئامۆژگاریەشێک لە سەحابەکانەکە فەرمووی دوای ئەوەی کە کۆمەڵێ ئەعمالی ساڵحی بۆ باس کرد و کردەوەی چاکە چییە فەرمووی ئێگەر ئەمانم نەبوو فەرمووی كف أذاك عن الناس فإنها صدقة عن نفسك تنجو بها عند الله سبحانه وتعالى يعني هوضا هیچ چاکەیەکت نییە بەڵام وریابە عەزیەتی خەڵک مەدە کاتێک ئەڵێن خەڵک مسلمان و کافر ئەگرێت بەڵێ ئەمە بکەم بە پرسیاری مامۆستا بەڕێز مامۆستای بەڕێز خوا پاداش باتەوە ئایا ئێمە کە ئەڵێن ئازاردانی خەڵکی بێگومان ڕەنگە زۆربەی دەقەکان یاخود زۆربەی باسەکانی ئێمە ئاڕاستە بێ بۆ موسڵمانان لەبەرەوە ئێمە لە کۆمەڵگایەکەین کە زۆرینەی کۆمەڵگا موسڵمانە بەڵام ئایا لە شەریعەتی خوا فەرمان کراوە تەنها بە چاکەکردن و چاکبوون لەگەڵ موسڵمانانە یاخود لەگەڵ کەسانێکە کە ئاینێکی تریان هەیە یاخود بێ باوەڕن بۆ نمونە دراوسێکت هەیە جوولەکەیە گاورە هەر ئاینێکی تری هەیە لە شەریعەتی خوایە ڕێگە پێدراوە لەبەر ئەوەی کە موسڵمان نییە کەسێک هەستێ بوهتانی بۆ بکە لە کەداری بکە یاخود شتێ بخاتە پاڵی بووی لە بەرچاوی خەڵک ناشرینی کە بڵێ مادەم بێدینە هەموو شتێکی بۆ من حەلاڵە ئایا بەو شێوازەی لە شەریعەتی خوایە بێگومان نابێت نەخێر لە شەرعی خوای گەورەوە نییە خوای تەعالە فەرمێ ولا يجرمنكم شنآن قوم على أن لا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى يعني ڕقلێبوونەوەتان لە قەومێک کە ئەو قەومە با کافرش بێت نابێ واتان لێکە کەوا ناعەدالەت بن بەرامبەرێ اعدلوا هو أقرب للتقوى عدالت چەسپاندنی عدالت لەسەر هەموو تاکەکان أقرب للتقوى ئەوە تەقوایە بەڕاستی مسلمانە عەزیەتی نادەم کافرشە بەناحەق عەزیەتی نادەم بەناحەق نابێ عەزیەت بدرێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دراوسێکەی جوولەکە بوو چوو سەردانیە کرد عەزیەتشی نادان چوو سەردانیە کرد نەسیحەت و ئامۆژگاری کرد بۆ ئیسلام بەڵێ بانگەوازی کرد بۆ ئیسلام یان بگرە لە شەریعەتی پیرۆزی ئیسلام بۆمان باس کراوە وەزانایان باسییان کردەوە فەرموون ئەگەر هاتوو کەسێک بێباوەڕ وەفاتی کرد ئایا جایزە بڕۆی سەرخۆشی بکەیت بەڵێ بێگومان جایزە سەرخۆشیەکرێ بەڵام ناڵێ خوای گەورە لێ خۆش بێت بەڵام ئەچی دڵێ دەیدێتەوە بۆی سەبر و مسابەرەی لەسەر تەحەمل و سەبر ئینشاءالله ڕای دێنیت و کە بڵێ ئێمە کارێکە ئینسان هەموو کەسێ وەفاتەکە و ژیانی دنیا بەجێ دێنێت و کۆتایی پێدێت بۆیە کەواتە ئینسان با غەیری دینی ئیسلامش بێت بۆت حەڵاڵ نابێت کە تۆ بچی عەزیەتی دەی بە ناحەق ئیلا بە حەقەوە جایە تاوانێکی کردووە کەسێکی کوشتووە بێ بکوژرێتەوە یاخود کارێکی خراپەی کردووە ئەبێ تۆڵی لێ بسەندرێتەوە ئەوانە جایە خوای پەروەردگار فەرمی بغەیری مەکتەسەب کەواتە ئەگەر بیمەکتەسەب بوو بەهۆی خراپەوە بێ ئەو مۆزوعێکی دڵ بە پاداش خێرباتەوە مامۆستای بەڕێز ئەمڕۆ لە بینی دوکاندارەکان لە بینی توجارەکان جاری وایە منافەسەیەک هەیە کە منافەسەیەکی شەریف نییە یاخود گەنجانێک هەن کە بە سیاری باوکیان یاخود سیاری خۆیان بە دەور و بەری قوتابخانەی کچانە ئەسوڕێن و ئازاری کچان و خوشکانی ئێمە ئەدەن یاخود هەر جۆرێکی تر لەم جۆرە ئازارانە کە واقع بێت و لە کۆمەڵگای ئێمە بوونی هەیە ئامۆژگاری چییە بۆ ئەو توجارانە کەوان بۆ ئەو گەنجانە کە بەو شێوازن ئایا ئەمەش هەر ئەکەوێتە بابەتی ئازاردانەوە بێگومان هەندێک لە تاجرەکان بەداخەوە ئەوانەی کە کڕین فرۆش نەکەن ئەم خاڵیان تایە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵاتو وەسسەلام
التجار هم الفجار تاجرەکان زۆربەیان چین فاجرن إلا ئەو کەسانی کەوا خاوەنی ئەم چەند سیفەتە جوانە کاتێک قساکەن ڕاست بوون إلا من صدق کاتە تاجرە بێت چی بێ ڕازگۆ بێ لە قسەکەی ڕازگۆ بێت کاتێک ئەمانەتێکی لایە ئەیپارێزێت ئەبێتی تاجر و بازرگانەکانمان ئەم خاڵە جوانانەی تیا بێت وعد و بەڵێنیشان هەبی ببنە سەر کەواتە بەداخەوە سێرەکەی یەشێک لەو ئەهد و بەڵێنانی کەوا دایانە بەخوا کەوا نابێ خەڵکی عەزێتدن دێن خەڵکی عەزێتدن سێرەکەی کابرا دوکاندارە چەندێ لە ناو دوکانەکەی ئەوەش دێنێت سەر جاداکە سەر ڕەسیفەکە دایانات خەڵک عەزێتەدا خەڵک دێتەوە ڕوا ئێتر دوکانت بۆچی دانا بۆچی دێنە سەر جاداکە ئەو عەزێتدانی خەڵکی خوای گەورە پێی خۆش نییەوە یان ئەو بابەتی ئەو گەنجانی کەوا لە بەردەمی قوتابخانەکان گردە بنەوە بە تایبەت لە کاتی ئیمتیحاناتە یان تانە و تەشەر لە ئافرەتانە دەن لە کچانە دەن مەش بێگومان جۆرەکە جۆرەکانی عەزێتدان پێی تاوانبارە بن خوای گەورە قوبوڵی ناکالیان و محاسبەشیان نەکات ڕۆژێکە بەسەری ماوسە بەڕێز بە هەمان شێوە ئەوانەشی کە لە بەردەرگای کۆڵانەکانە بە تایبەتی لە هەندێک گەڕک و شوێن لەناو ئافرەتانە ئەمە بوونی هەیە لە کۆڵانەکان دێنە بەردەرگا ینی جاری وایە هەیە کە لە کۆڵانەکە ڕۆ نازانێت چۆن بەڕێگای ڕۆ سەیرێکن عەلاقەکەی دەسی سەیرەکەن سیارەکەی سەیرەکەن ڕۆشتنی هاتنی تەنانەت بیستومانە جاری وا بۆ ئافرەت باران باری وەشتی داوە بەسەرە لە بەردەرگا یا پراخی پێچاوەتەوە ئەو شێواز هاتۆتە دەرەوە ئەمەش هەر ئەچێتە بابی ئازاردانی دراوسەکان بێگومان ئازاردانی خەڵکی بارك الله فيك پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام لە فەرمودەیەکە ئیاکم الجلوس بالطرقات وریا بن ئامان لە ڕێگەوبانەکان دامەنیشن یان لە سوچ و کۆڵانەکان دامەنیشن سەحابە فەرمی یا رسول الله صلى الله عليه وسلم خۆ لابد هەرە بێت دابنشین جار وایە ضرورە پێویستە فەرمووی إذا أبيتم إلى المجلس فأعطوا الطريق حقه كدانشتن ما في ريغوبان بدن وتان حقي شيء فرموي غض البصر جاري وايا چەندین ئافرەت تەلەفۆنی کرد گلێ ئەوەی کردا پیاوێک لە کۆڵانێک ڕەت بووە سێرەکەی تێڕوانینی حرام و نەزەری کردو و چاوی بردۆتەبان چاوی ئافرەتێکە و لای نابات ئەمە جۆرێکە جۆرەکانی عەزێتدان کەواتە غەض البەصر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێت چاوت بگری سەری ناموسی خەڵکی پێ نەکەیت وەکەف الئەذا عەزێتی خەڵکی نەدێت ئیتر عەزێتدانی بە سیارە لێخۆڕین بێ لەناو کۆڵانەکەیە بە دەنگی موسەجلەکەی زیاد دەکات ئەمە جۆرێکە جۆرەکانی عەزێتدان یان ئەو ئافرەتانی کە دێن بەداخەوە لە دەرگاکان دائنشن و حیکایەت و جەلسە بەستن و باسی دنیا و یان ئێستا پیاوانش بەداخەوە فێربوون لە بەردەم دەرگاکان دراوسەکانیان عەزێتەدەن نەرگیلەیان داناوە خەریکی تاوەلی و دۆمینە و کۆڵەکان هەموو سەبەرز ئەوەی کە لای ئێمە نازام لای ئێوە چی پێڵن پنەی نانکردن کەنانی لەسەرەکەنەوە ئەی هێنە دایانن لە دەوری کۆ بنەوە خەریکی دۆمینەکردنن ئەمەش ئازاردان بەڕاستی ظاهیرەیەکی گەلێ ناخۆشە و یەشێکە لە خاڵ مڕوە ئینسانی پێ کەمە بێتەوە بەڕاستی نابێ و خاڵان ناو ئینسانی موسڵمانەوە مامۆستا بەڕێز خوا پاداش خێر باتە ئەمەوێت پرسیاری کۆتاییم ئەوە بێت جاری وایە خەڵکانێک هەن بەهۆی خراپەی خۆیانەوە کە خۆیان خراپن تەنانەت بۆ نمونە شتە باشەکانی شریعەتی خوا ئامۆژگاری مامۆستایان ئەمانە ناڕەحەتیانەکە ئازاریان پێئێگا ڕەنگە بڵێن ئەوەتە ئێوەش ئازاری خەڵکەدەن بۆ نمونە خەڵکانێکن کاتێک کە باسی تەوحید و تەنها خواپەرستیە کرێ پێیان خۆشە خەڵک بان کرێ بۆ گۆڕپەرستی و بۆ تەبەڕوکردن بە قەبر و گۆڕ و خۆڵ و دار و بەردەکان یاخود کاتێ بانگەوازی سونەت ئەکرێ ئەم شتە سونەتە ئەو بیدعەیە ئەڵە چەند ساڵە نەبوو واتە ئازاری پێیەگا ناڕەحەتێ بەم بانگەوازە ئەمە ئەکەوێتە بابی کەم ئازاردانیان ئەم ئازاردانەی کە نابێ ئازاری ئەوانە بدرێ یاخود ئەوانە لە خراپەی خۆیانەکە ئازاران پێگا بێ ئەوان ڕاست بنەوە بێگومان ئەوانە جێی دەستخۆشیە کە داعیەک بانخوازێکی سنی موحد بتوانێت لە شوێنێکە عەزێت و ئازاری ئەو جۆرە خەڵکانە بدات کە ئەوانەی کە لا ڕێبوونە ئینحیرافیان کردەوە لە عەقیدە و بیر و باوەڕ هەرچەند بانخوازەکە مەبەستی ئازاردانی ئەوان نییە بێگومان مەبەستیەوە نییە بەڵام ئەوان خۆیان بەهۆی خراپەی خۆیان و ئازاریان پێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک دەعوە و بانگەوازەکەی هاوردە ناو شاری مەککە کۆمەڵێ لە سەرانی قوڕەیش ئازاریان پێگەیشت پیان ناخۆش بوو وتیان محەممەد فەڕەقە بەینەنا تەفریقی کردن ئەومانە
ئەوە تا هەر لەناو قەومی عەرەبە لەناو قوڕەیشا بووینەتە چەند بەشەوە خەڵکێک لەگەڵ محەممەد صلی الله علیه و سلم خەڵکێک وەستاوە خەڵکێک ئیمانی پێنی خەڵکێک جنایەتی ئەکات کەواتە ئەبوو جەهل و دار و دەستەکەی عەزیەت و ئازارم پێگەیشت بۆ چونکە تەوحید و خواپەرستی ئەوانی ناڕەحەت کرد ئەوان خەریکی چی بوون خەریکی بتپەرستی بوون بە هەمان شێوە ئەمڕۆ خەڵکێک سوجدە بۆ غەیری خوابات قەبرێکە پەرستێ یان پەڕۆیەکە پەرستێت دارێکە پەرستێت بانخوازێکی ئەهلی سوننە دێت باسی تەوحید و خواپەرستی ئەکات ئەو لەوێ هەڵەچێ و پێی ناخۆشە و قسەی بەرز و نزمەکات ئەو بۆ خۆی بە هەر پێی ناخۆش بێت چونکە خوای گەورە پێی خۆشەکەوە تعظیم بکرێت و باسی تەوحید بکرێت خوای گەورە پێی خۆشە تەوحید بڵاو بێتەوە سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام ناو خەڵکە بڵاوکەینەوە خوای گەورە ئەوەی پێی خۆشە نەک بە پێچەوانەکەی کە ئێمە شرک بڵاوکەینەوە یاخود اهتیمام دێنە بیدعە و سنەتی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام نەمێنێت پاداش بات هەر لە فەرعی ئەوە خەڵکێک هەیە بە چاکەی موسڵمانان بە خۆشی موسڵمانان ئازاری پێگات تۆ خێرێک خوای گەورە پێت ببەخشێ لە هەر جوێک لە نیعمەتەکان بێ کەسانێکن لە بەرامبەرە پێیان ناخۆش تەنانەت گەشتوتە ئەوەی کە خەڵکانێک پێیان ناخۆش کە مامۆستایەک داوای زۆر بێ هەوڵی زۆر بێ دەرسی زۆر بێ تەنانەت پێیان ناخۆشە کە خوا مناڵێکی پێ ببەخشێ بیستومانە بۆ نمونە هەبووە زیاتر لە خێزانێکی هەبووە مامۆستایەک توتی وەڵی جاخۆ خێزانی تبێت من لێرە ڕێک شەقە بم من ئەتەقم لێرە واتە پێی ناخۆش بووە کە ئەم مامۆستایە جوهدی هەبێ هەوڵی هەبێ داوای هەبێ لەناو خەڵکە ئامۆژگاری کار بێ خەڵکانێکن بەرامبەر ئەمەش هەر ئازاریان پێیەگە ئەمەش هەر لەو قسمەیەکە ئامۆژگاری ئەو کەسە کەسێکی حەسوودە نەوێ پێم خۆش بێت براکەم داعیە مامۆستایەکە بەڕێزت وتارت هەیە و لە مزگەوتێکە و تەڵەبە لێت کۆ بۆ تۆ و قسەی خێریان بۆ بکەین ئەوە جێی دەستخۆشیە بەڕاستی بێت دڵم پێی خۆش بێت بەڵام کە دڵم چرکەیەکی کرد ئەوە بزانە اتهامی ئیخلاسەکەی خۆمەکەم و کەواتە حەسادەتێکەیە بەداخەوە طبعا حەسادەت وەک چۆن لە بینی ئەهلی دنیا هەیە لە بین ئەهلی خوش هەیە و ئەوانەی کە هەڵگری ئەوەن کە باسی قیامەت و ئەهلی علم هەیە لەوەشی ئەمەش بەڕاستی نەخۆشیەکە لە کۆمەڵگاکەمان هەیە سەرەکەی پینەدۆزە حەسوودی بە پینەدۆزە بات سەرەکەی کابرا دوکانێکی لەگەڵ هەمان دوکانە حەسوودی بەوەی ترە بات سەرەکەی مامۆستایەکشە لە مزگەوتەکەیان دوو مامۆستان دوو بانخوازن لە شوێنەکە سەرەکەی حەسوودی پێبات ئەمەش بەڕاستی کارێکی ناشیا و ناڕێکە و خوای گەورە پێی خۆش خوای گەورە پاداش خێراتەوە مەسا بە ڕێزایتر بەخێراتن دەکەین بێگومان بابەتەکە زۆر فراوانە و بابەتەکە پرسیار زۆر هەڵەگرێت بەڵام کاتەکەمان مەجال نادا خوای پەروەردگار پاداشی خێر باتەوە بەخێراتن دەکەین سەر چاومە جەزاکم الله خێرا بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی کە لە ئامۆژگاریەکانی مامۆستا بەڕێز تێگەیشتین ئەوەیە کە ئازاردانی خەڵکی بە شێوازێکی گشتی موسڵمان بێدیان بێ باوەڕ تاوانە لە شریعەتی خوادا و هەروەها جۆرەکانی مانزانی و زانیمان کە ئازاردانەکان لە یەک ئازدانین و هەروەها زانیمان کە ئینسانی موسڵمان پێویستە لەسەری کەسێکی ئەمین بێت لە چاویە لە زمانیا لە دەستیا لە پێیا لە خێر و چاکە و ئیسلاحی بینی خەڵکی و ئەوەی کە لە شریعەتی خوا فەرمانی پێکراوە بەکاری بێنن نەک لە ئازاردانی خەڵکی بەوەی کە بە چاوێکی حەسوودی سەیران بکە بۆی کە غیبەتیان بکە بوهتانیان بۆ بکە یاخود دەست و زمان و داوێنی پاک نەبێ بەرامبەر بە کۆمەڵگا و بەرامبەر بە خەڵکی ئەمانە هەمووی ئازاردانی خەڵکین لەگەڵ چەند ڕوونکردنەوەیکی تر کە بینیتان و بیستان داواکانی لەخوای پەروەردگار سوودی بە هەموو لایەکمان گەیان دەبێت هەتاوەکو ئێوارێکی تر و لە خزمەتی مامۆستایەکی بەڕێزتردا بە خزمەتان ئەگەمەوە بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ